سڵاتان لێ بێوم کاتتان باش. ماوەی چەندین ساڵە دامەزراوە جۆرە جۆرەکان دەیانەوێت ڕێگری بکەن لە دەرمان و خۆراکی ماوە بەسەرچوو بێکۆڵێتی کۆپیکرا و سەرچاوە نادیار، بەڵام هێشتا هەر نەتوانراوە بەتەواوی بنەبڕ بکرێ. ماوەی چەندین ساڵیشە باز لە بوونی دامەزراوەیەک دەکرێت بە ناوی دامەزراوی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستان، بەڵام تا ئەم ساتە لە پەرلەمانەوە بە یاسایەک ڕێک نەخراوە. تا چەندە بوونی دامەزراوەیەکی بەو جۆرە تەواو گرنگە دەتوانرێ ڕێگری بکرێ لە هێنانی دەرمان و خۆراکی ماوە بەسەرچوو لەسەر ئەم پرسە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. دوا بە دوای پرۆگرامێکی پێشووتری بنکۆڵ لەبارەی مامەڵەی دیلیڤەری و گواستنەوەی شمەک لە بازگەکانەوە لە ئێستادا وا دیارە بازگەکان بە شێوەیەکی ورتر تەواوی ئۆتۆمبیلانی دیلیڤەری دەگوازنەوە دەپشکنن. ئەم جارە لە بازگەی دێگەڵا ئۆتۆمبیلێک کە تیایدا گۆمەڵێک داواکاری و ئۆردەری دیلیڤەری لە سلێمانیەوە بۆ هەولێر تێدا بووە بەهۆی زانیاری پێشوەختە و لە ئەنجامی پشکنینی ورد دەرکەوتووە لە ناو فڕنی دروستکردنی نان و سەمونی ماڵان. چەندین جۆر دەرمانی ڕێگەپێنەدراوی تێدا هەڵگیراوە. شۆفێری ئۆتۆمبیلەکە دەڵێت بە 90,000 دیناری عێراقی بارەکەی گواستۆتەوە و 200 جۆر ئۆردەری پێ بووە و نەیزانیوە چیشی تێدایە. پشکنینیان لە کابرا بپرسێ چوزانە تۆرە یەکێکە چینە لای ئەو پەیج و دوکانانە بزانەوە بە تەن داوای کە بزانە ئەدەنێیان. بارپرسی چاودێری بازاڕی دامەزراوەی کۆنتڕۆڵی جۆری دەرمان KMCA لێرێ و ئامادەیە بۆ پشکنینی مادە بەنایاسایی هاتووەکان. ئەوە گەرچی ئاماژە بۆ دەکات کەوا دامەزراوەکەیان دەبێتە بەشێک لە دامەزراوی خۆراک و دەرمان لە هەمان کاتدا بازەوەش دەکەن وەک ڕابردوو بەردەوام دەبن لە ڕاوکردنی دەرمانی ڕێگەپێنەدراو. یەکەم شت ڕۆتینیات زۆر کەم دەبێتەوە لە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو شتانە. دووەمین لە کابینەی نۆ ئەولەویەت درایتە ئەو شتانەی کە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هاونیشتمانیانەوە هەیە. دەرمان و خۆراکە بە تایبەتی خۆراک هەمومان ڕۆژانە بەکاری دێنین، بەڵام دەرمان لەوانە نییە هەمومان ڕۆژانە بەکار. ئەگەر ڕوونتر ببینەڕا بڵێن ئەگەر ئێستا ڕۆتیناتێک هەبێ بۆ ئەگەر ئەو کاتە بوو بە دامەزراوەیەک ئەو کاتە سەرتاسەری لە هەموو هەرێمی کوردستانە ئەتوانن بە یەکسانی هەمووی شوکاری خۆتان بکەنەوە. دکتۆر حتمەن من هەنجار شایدیەوە بووم لە سلێمانی ئەو جوهدە زۆری کە ئەتانویست بیکەنجاریوە هەبووە گرفتە بۆ لە بەردەمتان ڕەنگە ئەمە لە هەولێر و دووهۆگوانە بوو بێ. ئەتوانین لە چۆچەی دامەزراوەکەی ئەوە نەهێڵین؟ بەتاکید ئەوە نامێنێتن، بەڵام دەمەوێت لێرە باس بکەم مەوزوعی ئەوەی کە سلێمانی و هەولێر و دووهۆگ ئەوەی لەبیر نەکەین سلێمانی حدودی لەسەر ئیرانە. من لەگەڵ شۆفێرەکە هێنە قسەم کردڵێ لە ڕێی ئۆنلاینەوە شتەکان داوا کراون نۆکو شۆفێرێکی ئۆتۆمبیلەکەم گواستومەتەوە واتە هیچ گوناهێکی منی تیانکە واڵێ هەر بەڕاستی زۆربیان ئەم قسەکەن یان نەخێر ئەوان ئاگادار نین کە چیە گوێزنەوە. ئەگەر گوێ لە هەمویان بگرین هەمویان خۆیان بێتاوان دەردەیەخن، بەڵام هەمویان تاوان بارن. یعنی ناکرێت تۆ شۆفێر بێ شتێک هەڵبگری کە نەزانێ ئەو شتە چیە دەیگەێنی لە بۆ ئەو خەڵکە. یعنی معقول نییە تو تقریبا 200 کەس 200 ئۆردەر بینی تەوزیع بکەی نەزانی چی تێدایە و چییە. ئەمە لە ڕێی هەموو وەسایلەکانی ئەعلام لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاومان کردیتەوە کە خەڵک خۆی بە دوور بگری لەو شتانە لە ئۆنلاین بە تایبەتی ئۆنلاین لەبەرەوەی ئەگەر موادەکە ڕسمی بی موادەکە ڕێگە پێدراوە بیتن لە هەموو دنیا پێویست ناکە بە قاچاق بیوازیتەوە. لە بەرنامەی کاری کابینەی نوێیەم لە بەرگەی حوتەم دابەڕوونی ئاماژە بەوە کراوە کە بە پێی ستانداردە جیهانیەکان دامەزراوەی خۆراک و دەرمانی هەرێم دروست دەکرێت. سەرۆکی لیژنەی دەرمان لە پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات ئەگەرچی بەشێک لە کەسانی دەستڕۆیشتوو مامەڵا بە دەرمانی نایاساییەوە دەکەن لە هەمان کاتدا نایشارێتەوە دەرمان بە سەلامەتی ناگاتە دەستی هاوڵاتیان. لە ساڵی 1985 زەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO هۆشداری بە وڵاتانی ئەندامدا بۆ ئەوەی موەسسەی خۆراک و دەرمان دروست بکەن. بەڵام بەداخۆ تاوەکو ئێستا لە کۆی 191 وڵاتی ئەندام لە WHO تەنها 120 وڵاتانی ئەندام موەسسەی کارایان هەیە تایبەت بەم بوارە. ڕەنگە 45 بۆ 50 وڵاتانی دیکە دەستگای جیاجیان هەبیت، بەڵام ئەو دەستگا کارایانە نین کە وڵاتانی تر بۆ هاوردەکردنی دەرمانی ئەتیمادیان بخەنە سەر. ئێمە دەزانین لە ئێستادا پرسی دەرمانی ساختە بۆتە بابەتێک هاوشان لەگەڵ بازرگانیکردن بە چەک بە نەوت بە مادە هۆشبەرەکان بەیەکەوە هاوتەری بدێت. دەرمانی ساختە لە جیهاندا
بە پێی ئامارەکانی نووسینگەی فیدرالی ئەمریکی کە ئامارەکان ڕادەگەیەنێت لەم بوارەیەوە نزیکەی ساڵانە 600 میلیارد دلار لە کۆی بازرگانی جیهان پێدێنێت کەواتە ئەم ڕقەمێکی بەرزە. بەداخەوە دەرمانەی دێتە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین دەرمانی سەلامەت نی کە دەدرێت بە هاوڵاتیانێت. بە کۆی گشتی ئەو دەرمانانەی کە هاوردە دەکرێن لە دەرەوە ئێمە پێشتر گرفتمان لەوە هەبوو کە ماوەی پشکنینەکان زۆر دوا دەکەن. ماوەی پشکنین ڕەنگە بۆ هاوڵاتیەکە گەشتینەکەیەوە پێمان بڵێ باشە ماوەی پشکنینەکان خۆ ئەنجامی هەردەبوو ئەگە هەر کاتێک بێ بۆ هاوردە دەکرێت. مەبەستان لەو دەرمانانەیە کە بە قاچاغیان و ئەوانیشی کە بە کواڵیتی کۆنتڕۆلی دەرمانیشا تێپەڕن. ئەو دەرمانانە کە بە فەرمی دێنە هەرێمی کوردستان سەلامەت نین. ئێمە جارێ قسەمان لەسەر ئەو دەرمانانەیە کە بە فەرمی دێتە هەرێمی کوردستان. ئەمە خەڵک ناترسێ لەوەی دەرمان بەکار نەهێنێ ئەو گەیتر زانی قسەکەی جەنابەت بە خەڵکێک ناترسێنێ. بڵێ ئێمە دەبێت ڕاشکاو بین لەگەڵ هاوڵات ڕاش ناکرێت بابەتێک هەبێت ئێمە باز لە دەرمانی فەرمی دەکەین کە داخلی هەرێمی کوردستان دەبێت. کۆمپانیای دەرمان هەبووە بە ئێمەی گوتیە من ساڵێک چاوەڕێی کوالەتی کۆنتڕۆلی دەرمانم کردیە تاوەکو پشکنینەکانم دەربچێت. پرسیارمان لێ کردیە بە دوواداچوونمان بۆ کۆگاکەی ئەم کۆمپانیایە کردیە ماوەی ئەو ساڵە دەرمانەکەی لەکوێ بووە دەرمانەکەی لە بەردەستی خۆیدا بووە. کەمە لە هیچ موسسەیەکی دنیای دەرمان نابێت ئەو کۆمپانیایی کە دەرمان هاوردە دەکات دەرمانەکە لە لای خۆی بێت تاوەکو ئەنجامی پشکنینەکان لە مۆسسەی تایبەتمەند وەردەگریتەوە. لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی لەو شوێنانێک کە دەرمانەکان تێیدا هەڵدەگیرێن هەرخۆی ئەسڵەن لەوێدا کۆگاکردنی دەرمانەکان سەلامەت نیە. یعنی لە ناو فڕۆکەخانەکاندا و لە خاڵە سنووریەکانیش ئەو کۆگایانەی خۆی خاڵە سنووریەکان هەیەیان بووە تاوەکو ئێستا ئەم کۆگایانە کۆگای سەلامەت نین مەرجە تەندروستەکانیان تێدان. یان کەواتە ئەرچی حکوومەت لێرەدا بەدیار دەکەوێت ینی جگە لە ئەرچی کۆمپانیا ئەو کاتە دەرمانەکە دێنیتە لای خۆی لە کۆگایکی مەرزداری تەندروستیدا دەبێت دەرمانەکانی هەڵگرێت تا دەگاتە دەستی. وەڵامی شتێکت نایامەوە ئایا ئەوانی کە بە قاچاق دەرمانیانن زۆر جار هەنێک کەسی دەسڕۆشت و بەرپرسیان لە پشت نەبووە ئەوەی گەشتون بە شتێک لەم بارەیەوە خۆی ئەمن باسی دەرمانی فەرمیم کرد کە دێتە ناو هەرێمی کوردستان. دەرمانی قاچاق دەرمانی قاچاق بەشی دووەمە. دەرمانی قاچاق دوو جۆری هەیە. زۆرێکیان ئەوانن کە تەقلیدن لاسایی دەکرێنەوە و زۆرێکیشیان ئەوانن کە هیچ بەهای دەرمانیان تێدانیە ئەمەیان زۆر زیان بەخشە مەترسیە بۆ سەرجیانی هاوڵاتی و لە هەمان کاتیشدا بە ڕێگایەکی نایاسایی دێتە هەرێمی کوردستان. سنوورەکانی هەرێمی کوردستان زۆر جار وەکو ترانزیت هەرێمی کوردستان بەکار هاتووە بۆ گواستنەوەی دەرمان بۆ خوار و ناوەڕاستی عێراق کەواتە دەرمانەکە بە ڕێگایەکی قاچاق داخلی هەرێمی کوردستان دەبێت ئەگەر لێرەش دەرمانەکانیان ساق نەکردبێتەوە ڕەوانەی خوار و ناوەڕاستی عێراق کراون. بۆیە ئەمەیان مەترسیە بۆ سەرجیانی هاوڵاتیان و ئەوانەی کاری دەرمانی قاچاق دەکەن گومان لەوەدانیە ڕاشکاو بین لەگەڵ خەڵکی خۆمان خەڵکی دەستڕۆیشتون چونکە کەسێکی ئاسایی ناتوانێت لەسەر سنوورەکانەوە دەرمان بێنێتە هەرێمی. ئێرە یەکێک لە کۆمپانیا خۆماڵیەکانی بەرەمێنانی دەرمانە لە کۆگاکانیان دامادە خامەکانی دروستکردنی دەرمان کە لە دەرەوە دێت هەڵگیرا و ئامادە دەکرێت بۆ ئەوەی لە بەشەکانی تردا دەرمانی جۆرا و جۆری لێ دروست بکرێ. لە 27 نیسانی مانگی پێشوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئەوەیان خستە ڕوو کەوا دەرمان هەناردەی دەرەوی هەرێمی کوردستان و عێراق دەکەن. لە ئێستاشدا ئامادەکاری بەوە دەکەن کە دەرمان بۆ 5 وڵاتی دیکە بنێرن. ئەوان دەڵێن کە دامەزراوەی خۆراک و دەرمان هەبوو بە پێی ستانداردە نێودوڵەتیەکان دەرمان هاوردە دەکرێ و فەوزان نامێنێت. هەر قوارێکە دەوڵەتێک کە بیەوێ بەرەو ئاقارێک بچێکە تەندروستی و سەلامەتی هاوڵاتەکانی خۆی لە بەرچاو بگرێ پێویستی بە دەستگایەکی وا هەیە. لەم پێناوەیە کوردستان هەنگاوی باشی ناوە KMCA هەیە کە بیستێکی زۆر باشە بۆ ئەو مۆزوعە ئەتوانێت ئەو هەنگاوە پەرە پێ بدرێ ئیشەکە گەورەتر بکرێت لەوەی کە ئێستا هەیە تاوەکو بتوانێت کۆمەڵێک بەش و ئامێر و ستافی زیاتری بۆ زیاد بکرێ بتوانین بگەینە ئەوەی کە دەستگایەکمان هەبێ وەکو دەوڵەتانی تر ئێمەش بتوانین خۆمان قرار لەسەر دەستوری دەرمانی ناوخۆ کە بەکاردێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە یاخود هاورداکرێت بۆ هاوڵاتیانی خۆمان لەو ڕوانگەیەوە کاری لەسەر بکرێت. باشەمە سەرنجی جەنابەت ئەم دامەزراوەیە ئەتوانرێت جیاوازیەک دروستکە کە ئێستا نییە. بڵێ هەڵبەتە ئێستا بازاڕی هەرێمی کوردستان
بە شێوەیەکی نیمچەکراوەیە کۆمەڵی کۆمپانیای زۆر داخلی هەرێمی کوردستان بوون ئەمە وای کردووە جۆرێک لە پشێوی لە جۆری دەرمانەکان کە لە بازار هەیە دروست بێ هەر کاتێکیش کە پشێوی دروست بوو لە سەرچاوی هێناین دەرمان و ئەوانە تۆ ناتوانانی کۆنتترۆڵی کوالێتی ئەو دەرمانم کە داخڵە بن بۆی بتەوێ ئەم کێشەیە لە بنبەستەوە چارەسەر بکەیت لە بنبڕی بکەی ئەم کێشەیە چارەسەر بکەیت پێویستە پێش هەموو شتێک کۆمەڵی ستاندەر هەبێت کە تایبەت بێ بەخۆت کە دەستگایەکی خۆراک و دەرمانە تەبێت لە هەرێمی کوردستان کەواتە ئەو کاتە تۆ خاوەنی ستاندەرێکی خۆتی هەر دەرمانێک کە بەپێی ئەو ستاندەر نەبێت تۆ داخلی هەرێمی کوردستانی ناکەیت دووسێ ئیسپادەی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان یەکەمیان ئەو نرخەی کە دەرمانی کە لە ناو خۆی هەرێمی کوردستان دروست دەکرێت تۆ بە نرخێکی زۆر گونجاو بە نرخێکی هەرزان ئەیدەی بە هاوڵاتی و بە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەیەت بەڵێ نرخەکەی هەرزانترە بێت دووەم تۆ لە کوالێتی ئەو دەرمانی کە دروست دەکرێت ناخۆیە تۆ لە کوالەتەکەی دڵنیایی کە ئەمە سەرچاوەکەی دیارە چونکە ئێمە کە لێ دەرمان دروستەکەن بەپێی ستاندەرێکی زۆر بەرز دروست دەکەین مختبەرێکی زۆر پێشکەوتومانێ ئەو کادرانی کە هەمان زۆر پرۆفیشناڵن ئەو کە دەرمانانی کە ئێمە دروست دەکەن هیچ فەرقی نییە لەگەڵ دەرمانێک کە شوێنەکەشتان ئاسانە بۆ چاودێری کرد بەڵێ حکوومەت هەرێم هەر کاتێک بێ توان دەرگای ئێمەدا بێ پشکنی دەرمانەکان ئەتانەوێ بڵێن ئەتوانن پارەیەکی باشتر بۆ حکوومەت و هەوڵاتیش بگەڕنەوە ئەمێ باسی ئەوش بۆ بکەم ئێمە کە دەرمان دروستەکەن ناخۆی هەرم ئێمە پارە نانیێنێ دەرەوە بەڵکو ئەو پارەی کە ناخۆ هەرێمی کوردستان نامێنێتەوە باشە دکتۆر چەند هێڵتان لە کارە منیش بەسمە ئێستا ئەتوانن ڕۆماڵی چەندێک بکەن لە هەرێمی کوردستان و عێراق بەو هێڵەی ئێستاتان وکەی لە کاران بەو دەرمانی کە هەمانە ئێستا لیستی دەرمانێکمانەیە 100 ئایتمی جۆراجۆر لە خۆگری ئێستاکە ئەو ئایتمانێکی ئێمە بەرهەمێنین ئەم پێویست ناکەی ئەو لەو جۆرانە لە دەروی وڵات بیت شێوەی هاوردە بکرێت ئەتوانین لیستانی کە هاتان بەو لیستی کە هەمان ئەو 100 پرۆدەکتی کە ئێستا هەمانە و ئینشاڵڵا لە ساڵی 2020 تا نزیکی 6 پرۆدەکت تژە سەر لیستە نزیکی 200 ئایتم نزیکە بێت 200 پرۆدەکتی نزیکە بێتەوە جگە لە هێڵی بەرهەمانی ئەمپول ئێمە لەو هێڵانە ئەتوانین حاجەت یاخود پێداویستی ناوخۆی عێراق بە شێوەیەکی گشتی دابین بکەین پێویست ناکە بە هیچ شێوەیەک دەرمان ئەو جۆرە دەرمانان لە دەروی وڵات هاوردەن زۆر باشە دکتۆر ئەوم پێ بڵێ لە ماوەی ڕابردوو ئەعلانتان کرد لە کۆنگرێی ڕۆژنامەنووسی ڕاتان گەیاند کە دەرمان هەناردەی دەروی وڵاتەکەن ئەگەر پێم بڵێ خۆناغەت چی بوو کورتێکم لەسەر پێ بڵێ پلانتان بۆ ئایندە بە خۆشحاڵیەوە دەستمان کرد لە یەکەم دەوڵەت دەستمان پێکرد لە ساڵی 2020 سەرتاجی زۆر باش بوو توانیمان ستاندەرەکە بگەین ئەوەی کە دەولیەن مەقبول بێ ئەو دەرمانانێک ئێمە ئینتاجەکەین نردومان دوادێڕم پێ بڵێ دامەزراوی دەرمان و خۆراک چی بە ئێوە بەخشی ئەگەر دابمەزرێ بەڵێ پاڵپشتێکی باشە بێ بۆ ئێمە هەمیشە هیوادارین دامەزراوی زۆر بەهێز و پرۆفیشناڵ لە هەرێمی کوردستان هەبێ بەو شێوەیە ئەتوانین ستاندەری هەموو ئیشەکانمان بەرەو پێش بەرین و بگەینە مستەوای دەوڵەتە پێشکەوتەکانی. بە پێی هەندێک ئاماری نافەرمی داهاتی دەرمان لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 5 ملیار دۆلارە کەوا کۆمپانیەکانی بوارەکە سوودمەندی سەرەکین و چەندین کۆمپانیاش دەرمان لە دەرەوە دەهێنن. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڤایرۆسی کۆرۆنا هۆکار بووە لە بەردەم دواکەوتنی دامەزراندنی دەستگای دەرمان و خۆراک. ڕەوشی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و قەدەغی هاتچۆ و ڕاوستانی ئیش و کار وای کردووە کە زۆر لە بەرنامە و کارەکان دواکەوتووە بەڵام بە دڵنیایی ئەم بەرنامەی دەستی پێ کردووە و لە چەند کۆبنەوەیەکشمان لەسەر ئەم بابەتە کردووە لەگەڵ بەڕێزان لە سەرکاتی ئەنجومەنی وەزیران جا ئەو بەرنامەیە زۆر گرنگە بۆ کاتی ئێستا لە بەرەوەی وێڕای ئەوەی کە کارێکی و بەرنمەیەکی گرنگە لە هێڵە گشتەکان بەڵام دەبینن کە ڕەوشی خۆراک و دەرمان لەلایەنی تەندروستیەوە زۆر گرنگە خۆراک هەم لەلایەنی خۆپارێزیە تەندروستەکەی کە ڕۆڵی گەورەی هەیە لە یاسای تەندروستی گشتی و دەرمانی جۆک و بابەتی چارەسەری بۆ نەخۆشان. بۆ ئەوەی ڕەشنووسی پرۆژە یاسای خۆراک و دەرمان ئامادە بکرێ سەرنجی چەندین کەسی پسپۆڕ وەرگیراوە. یەکێک لەو کەسانە ئەم پزیشکە بووە کە لە ساڵی 2007دا و بە نووسراوێک سەرنجی خۆی خستۆتە ڕوو. هاوکات لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاری کتێبێکی پزیشکیە و یەکێک لە چاپتەرەکانی ئەو کتێبەی لەبارەی دەرمانەوە نووسیوە. من ئەو کاتیش سەرنجی تێبینی خۆم هەبوو بۆ ئێستش سەرنجی تێبینی خۆم هەیە بۆی چۆن بتوانین بە هەموو لایەکەوە بەشدار بین ڕێخستنی کەرتی دەرمان بە شێوەیەکی تێر و تەسەل بێت بە شێوەیەکی وا بێت کە گونجاو بێت لەگەڵ هەڵکەوتەی سیاسی و کەلتوری و ئابووری و جوگرافی کوردستان بۆی بتوانین بە هەموو شێوەیەک ئەرکی بەدەستهێنانی دەرمان لەسەر تاکی کورد کەم بکەینەوە واتە لەسەر نەخۆشی کورد کەم بکەینەوە چونکە بەڕاستی ئەوەی ئێستا بەدیەکرێت بە بەراورد لەگەڵ وڵاتانی هاوسێ بە بەراورد لەگەڵ وڵاتانی هاوشێوە
نرخی دەرمان لە کوردستان گران. هەڵە دکتۆر دامەزراوی خۆراک و دەرمان ئەگەر بە یاساڕێک بخرێ ئەتوانرێت هۆکارێک پێ بۆ ئەوەی کە نرخی دەرمان کەمتر بێ و کواڵەتی دەرمان باشتر بێ و زیاتر کۆنتترۆلکراوتر بێ بە دامەزراندنی ئەم دامەزراوی هەمومان ناکرێت. خاڵی یەکەم ئەم دامەزراوەیە پێویستە لە زۆربەی هەر زۆری وڵاتەکان ئەم دامەزراوە هەیە بە شێوەیەک لە شێوەکان سربەخۆی واتە ئەگەر لە ژێر وەزارەتی تەندروستیش بێ بەڵام دەسەڵاتێکی سربەخۆی هەیە بۆ ئەوەی چاودێری ئیشوکارەکانی وەزارەتی تەندروستیش بکات لە ڕووی دەرمانەوە و ڕەنگە بکرێ ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانیش بێ بۆی چاودێری بە شێوەیەکی دەسەڵاتەکانی ڕەهاتر بێ بە شێوەیەکی باشتر چاودێری بکە لە کوردستانیشدا بەڵێ ئەمە خاڵێکی زۆر زەڕورە بەڵام دراستکردن ئەم مؤسسەیە ئەم دام و دەستگایە کە دا ئەمەزرێ تا چەند دراست ئەکا بۆی بزانی کلێنەکانی کەرتی دەرمان کلێنەکانی بەهەدەردان یان کلێنەکانی بوونی دەرمانی ساختە و قاچاغ و بوونی پەیوەندی پزیشک و کۆمپانیایەکان چۆن ئەمە دراستەکە داتایەکان بەدەستهێنێ دوای چۆن چارەسەریانەکە چاپترێک باسن لەوە کە بەرەوەی دەستپێکەی بەڵێکەوە بە دەرمان تایبەتە بە دەرمان ئەتوانرێت ئەم دامەزرایە سوود لەو چاپتەر و لەو کتێبی تۆ ببینێت. من ئامادەم کورتیشین بۆ بکە من ئامادەم بە هەموو شێوەیەک چ لە ڕێگەی ئەم پەرتوکەوە کە ئەگەر کات یارمەتی دەربێت لە ماوەیەکی نزیکی داهاتوودا تەواویکەم یا خود بە شێوەی کەسی من بە هەموو شێوەیەک ئامادەم کە هاوکار بم بەشێک بم لەم هەوڵە بۆ ڕێخستنی کەرتی دەرمان و کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی. بۆ ئەوەی لە نزیکەوە لە ڕەوشی خۆراک و هاوردەکردنی تێبگەین سەردانی یەکێک لە کۆمپانیەکانی خۆراکمان کردووە. ئەوان نایشارنەوە کە بەدەست ڕۆتینات و بوونی چەندین ڕێنمای و چەندین دەستگای پەیوەست بە کارەکەیانەوە دەناڵێنن وە کاتێکیش داوای مافی خۆیان بکەن نازانن چۆن بەدەستی بهێننەوە. ناوەکارن لەگەڵ دامەزراندنی دەستگاکە هاوکات دادگایەکی تایبەت بە خۆراک و دەرمان دابمەزرێت. گرفتی تەقلیب زۆرە لەو بازاڕینە کۆپیکردنەوە زۆرە ئەمە دوو دۆسێمان هەیە لە محکەمەی ئەوە ماوەی سار و نیوە کە بۆ 2 سار هەتا ئێستا محکەمە قراری نهایی و یەکلاکەرەوەی نەداوە لە مۆزوعەکەیمە بە هەموو موادمان دەدا مستەمسەکاتمان تەقدیم کردە محکەمە لێک نەکردینەوە چێمە ساحێبەکە چێمە ساحب نەحەقە یعنی دەبی دادگایەک هەبی تایبەت بەو دام و دەستگایەی ئەو دەستگایە دامەزراوی خۆراک و دەرمان ئەگەر بە یاسا دابمەزرات دادگای تایبەتی بۆ دابمەزرێن حاکمەشی بەڕێز و دادوەر و مدعیانی بە تایبەت هەبی خاص ئەو ئیشەیە بکات هیچ ئیشت کەنەکە ئەو دەستگایە هەموو دەستگاکان کۆکاتەوە دەکات یەک دەستگای سەرچی هەم لۆمە مشکلەکەم دەبتەوە هەم لۆ هاوڵاتیانش ینی ئاسانکاری دەکرێت و حکومەت ئاسانکاریە پێویست ناکە پەردوپراوەی هەبیتن چەند دەستگایەک لەو دایرێت چەند دەستگاک لە وەزارەتی چەند دەستگا لە ئەو دەرمحتراف دەوی ناکەن ئەو بەڕاستی شتێکی باش بیرخسمە ڕۆتیناتتان تا چەنە هەیە لە ئیشوکارە ئەدی ڕۆتینات زۆرە ئەمە ڕۆژانە مەسەن ئەو دەفتەرمان هەیە لێرە باش وەزارە سەحا لزنەشی لێ فحسمان دەکات دارێ بازارگانی تەدقیق تجارە لێ فحس دەکاتن ئاسایشی خۆراکی لە هەولێرێ دێ تحس دەکات ئەو هەموو دایرەن چاودێری بازار و خۆراکێت قامیت دێت ینی هەموو دایرە لەمە شێوایە يعني زلام هاتەژ ڕۆژ ئێوە خوازن وکو خاوەنکارێک یەک دامەزراوە هەبێت کۆنتڕۆڵی هەمووی بکات ئێوەش پابەند بن پاپەند دەبینەوە زلام هاتە ئێرە گوتی ئەمە زابط ئاسایشم کاکە برم هەویم دێ ئەم زابط ئاسایشم پێ زابط ئاسایش چاقی بە خۆراکە وڵا ئەم مەسئولی بەشی خۆراک من ئەوەی نازانم کابرایەکە وڵاتیمە چۆن لە وەزارەتی ئاسایش خۆراکەی مەسەلەن مەفروضە هەموو دایرەکان خربتەوە یەک دایرە هەبی ئەوە دایرەی کوالێت کۆنتڕۆلیە خۆراکە دەرمانسازیە بتاقەتی پێوە بدێتە هەموو دایرەش هەم کەسێک احترامی دەگری و کارەکانی ئەم دامەزراوەیە لەلایەن دکتۆر محەممەد حاجی یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ کاروباری تەندروستی و خۆراک و دەرمان سەرپەرشتی دەکرێت. ئەوان باز لە جددیەتی تەواوی سەرۆکوەزیران دەکەن بۆ سەرپێخستنی کاری دامەزراوەکە. ئەمە شتێکی ئاشکرایانی ساڵانی ڕابرد و ساڵانێکە دەستگاکانی ڕاگەیاندن سوۆسیال میدیا خەڵک بە شێوێکی گشتی زۆر ناڕازیە لە دۆخی دەرمان و دوایش دۆخی خۆراک. طبعاً ئەوەی کە من گوێم لێ بۆ ئاگادارم زیاتر فۆکەسەکە خراوەتە سەر دەرمان بەڵام حقیقەتەن دۆخی خۆراک بە هیچ شێوەیەک لە دەرمان باشتر نیە گەر خراپتر نەبێت لە کوردستانە دکتۆر کە دۆخی دەرمان و خۆراک وایە لە هەرێمی کوردستان خەڵکێکە پرسێ بۆ ئەنجومەنی وەزیران پەلە ناکالەوەی کە پرۆژەیە ساکە بنێرێتە پەرلەمان بۆی ئیقرار بکرێ ڕای چەندین کەسی لەسەر وەرگیراوە لە کابینەی پێشوو بوو ئەم کابینێ و یەکێکە لە هێڵە گشتیەکانی کارنامەی کابینی نوێم
گەشتۆ بەچی بەڕاستی و دامەزراوێ ئایا پرۆژه یاساکە ئامادەیە بینێرن بۆ پەرلەمان وی دەنگی لەسەر بدرێ بە یاسا دامەزراوەکە ڕابگەێنرێ بەڵێ تقریبا ئامادەیە تقریبا جنابی سەرۆک وەزیران جنابی کاک مەسرور زۆر جدیە لەم مەسەلەیە و هەر لەگەڵ دروستبوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پاش ماوەیەک پاش خۆکۆکردنەوە دەست پێکردنی کاری ئەم حکوومەتە جنابی فەرمانی داکەوە من دەست بەکار بم بۆ ئیش بکەم لە ماوەیەکی کەمدا پرۆژه یاساکە ئامادەکەن لەگەڵ خەڵکی پسپۆر و پەیوەندیدار و جنابی کاک خۆبادر جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگیەوە سەیری ئەم مەسەلەی کردو پشتیوانی خۆی دەربڕی بۆ دروستکردنی ئەم دەستگایە و سەرکەوتنی ئەم دەستگایە هە لەژێر چاودێری جنابی سەرۆک وەزیران کاک مەسرور ئێمە دەستمان پێکرد بە بەکۆکردنەوەی خەڵکی پسپۆر و پەیوەندیدار لەو مەسەلەیەدا توانیمان لە ماوەی کەمتر لە مانجێکدا پرۆژە یاسایەک دابڕێژین کە بە دیدی خەڵکی شارەزا لەو بوارەدا ئەوانەی خوێندیانەوە خەڵکێکی زۆریش خوێندی و ئاگادارە وەزارەتەکانی کەەوە ئاستی ئەو دەستگایە لە ئاستی دەستگای وڵاتانی کە چەندەها ساڵ و دەستگایان هەیە کەمترنی ئەگەرمە بکرێت بە یاسا و کاری لەسەر بکرێت و دەستگایکی لەسەردا بمەزرێت ڕێگرێدەوەی ڕۆتینەتی زۆر بمێنێت ڕۆتینیات حقیقەتەن ئێمە نیازمان وایە لەگەڵ دروستکردنی ئەو دەستگایە ئەو هەیکلەی کە دای دەڕێژین بۆ دەستگاکە لە ڕووی ڕاپەڕاندنی ئیش و کارەکانەوە ئەوەندەی بتوانین ڕۆتینیات کەم بکەینەوە زیاتر ئیشەکان ئەلکترۆنی بێ زیاتر ئیشەکان لە جاتی ئەوەی بەدە هەنگاو بکرێ بە هەنگاوێک دوو هەنگاو بە سێ هەنگاو تەواو بێ ئەو مەسەلەیە ئەو دەستگایەکی چاودێری ئەبێ بەسەر کوالیتی خۆراک و دەرمان لە خاڵی هاتنە ناو کوردستان تاکو دەگاتە دەستی بەکارهێنەر یان لە حالەتی دەرمان دەستی نەخۆش لەبەرەوە زۆر گرنگە و ئەبێ تەوحیدی واتە یەکخستنی هەموو ئەو دام و دەستگایانەی کە پێشتر لە حکوومەتی هەرێمی کوردستان بەسپاسەوە کە وەرکانیان بەجێهێناوە یەک بخرێ بخرێتە ناو ئەو دەستگایە بۆ ئەوەی بتوانێت تەنها یەک دەسەڵاتە بێ بۆ چاودێریکردن و تەنزیمکردنی خۆراک و دەرمان ئەم دامەزراوەیە کە لە کابینەی پێشووەوە کاری لەسەر دەکرێت تەنها بۆ کۆنتڕۆلکردنی دەرمان و خۆراک نییە لە ناو یەک دەستگادا بەڵکو وەک لە کارنامەی کابینەی نوێمدا ڕوون کراوەتەوە بۆ چاکسازی تەواو دەبێ لە هەردوو بوارەکە. ڤایرۆسی کۆرۆنا نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی وڵاتانی جیهان پلان و استراتیژی دەوڵەتانی تێکداوە لە هەرێمی کوردستانیش یەکێک لە بڕگەکانی هێڵەگشتیەکانی کارنامەی کابینی نوێم بریتی بوو لە دامەزاندنی دامەزراوەی دەرمان و خۆراک کە هەمووان لەم پرۆگرامە دووپاتیان کردەوە کە دامەزراندنی دامەزراوەیەکی لەم جۆرە چەندە گرنگە بۆ پاراستنی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان تا بەرنامێکی دیکە ملایەک لە خۆشیابن خواتان لەگەڵ.